پیرۆزترین ئاهەنگە کە ئاهەنگی دەرچوونی قوتابیەک لە قوتابیەکانی ئێمە سنتەری فێرکردن لە بەرکردنی قورئانی پیرۆز بنکەی هەریر کە قوتابی چوارەمە لە منکەکەی ئێمە تەخەڕوز دەکات دەردەسی بە قیرائەی حەفسان عاصم هەستن بە سازدانی ئاهەنگێک بۆ ئەو برا بەڕێزەمان کە ناوی محسین کچیل ئەحمەدە کە قورئانەکەی هەموو لەبەر کرد بە قیرائەی حەفسان عاصم لە شارۆچکەی حەریر. من ناو محسین کچیل ئەحمەدە خەلکی ئامۆکانم دانیشتووی باتاسم لە 2014 توانیم بەشداری قورئانی پیرۆز بکەم بۆ لەبەرکردن لەخوای گەورە بە زیادی لە 2014 تاکو ئێستا هەموو لەبەرم کرد و بە شایەدی ئەو هەموو خەڵک و مامۆستاکەم ئینشاءالله. شێوازی لەبەرکردن ئەو بەیانیان پاشی نوێژی بەیانی لە مزگەوت دەمامەوە لێدی قورئانم لەبەرە کرد دواتر تا نوێژی سێشتەنگا ئەو کات دەگەڕام بە ڕۆژانەش مراجعەم لێ کردەوە و لە قورئانی خۆی لەخوای گەورە بە زیادی توانیم بەماوەی نێزیک 5 ساڵ قورئانەکە هەمووی تەواو بکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. أوش إجازة قراءة حفصة كهم قتابية كهم قرآن لبربك إما إجازة شيء أو هاي ديني أو شهادة كلا دنيا دا إن شاء الله أو دبيت شهادة شيء بقيامته إن شاء الله تعالى. بيروز مبارك بي كاك محسين أوش